جارێکی تر لە ژێر ئاگر و ئاسندا بتوێمەوە گەرەم جارەش ئەنفال بێتەوە زیندە بە چاڵ بکرێمەوە گەر بەلکێش بکرێم بۆ عەرعەر و جارێکی تر لە ئەبوو غرێب لە سێدارە بدرێمەوە گەرەم جارە و دەیام جاری تر بە پێوە لە سەنگەردا شەهید و ئەنفال بکرێمەوە هەر کوردم و لەو دنیاش بە کوردی کوردستانێ مەدەڵێمەوە ئەم جارە و هەموو جارێ سرودی ئەی ڕەقیب دەڵێمەوە کەمین ساڵەی تاوانی ئەنفال لە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفال کراوان سڵاو لە زەرمەندانی شاڵاوەکانی ئەنفال سڵاو لە تاقانەکانی ئەنفال حکوومەتی بەعەس لە ژێر ناوی ئەنفال و بە سەرپەرشتی ڕاستەوخۆی سەدام حوسێن سەرۆککۆماری عێراقی پێشووی لە سێدارە دراو لە نێوان مانگەکانی شوبات تاوەکو ئەیلولی ساڵی 1970 قۆناغەکانی پرۆسەی ئەنفالی دژبەگەلی کورد جێبەجێ کرد و بە پێی ئامارەکانش ژمارەیەکی ئێجگار زۆر خەڵکی سڤیل لەو پرۆسەیەدا بێسەروشۆن کراون سەرەتای مەترسیەکانی پرۆسەکەش بەدانانی عەلی حەسەن مەجید ناچراو بە عەلی کیمیاوی وەکو فەرمانداری باکووری سەرکردایەتی حزبی بەعسی هەڵوەشاوە بە بڕیاری ژمارە 160 لە 29 سێی 1970 دەستی پێکرد